بۆی بارانبارینی بەخوڕ لە هەندێک ناوچەی قەزای چەمچەماڵ لافاو دروست بووە بۆ وەرگرتنی نوێترین زانیاری لەبارەی ڕەوشی کەش و هەوە ئامادەکاریەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی حاڵەتی نەخوازرا و دەچینە لای پامنێرمان جەلال حسێن لە شاری چەمچەماڵ و لەگەڵماندا دەبێت. جەلال سڵاوی خوا لێبێت وم کاتت باش. ئەمێ بزانم ڕەوشی کەش و هەوا لە ئێستادا لە قەزای چەمچەماڵ و دەوروبەری بە شێوەیەکی گشتی لە چه ئاستێکدایە؟ سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت مامۆستا سالار. دیارە هاوشێوەی بەشێکی زۆری ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان شەپۆلێکی بەهێزی بارانبارین ئەمڕۆ قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری گرتووەتەوە وەکو ئەوەی کە ئێستا لە پشتی منەوە دیارە ماشەڵڵا بارانەکە زۆر بەهێزە. من ئەمەوێ ئاماژە با ڕێژەی بارانبارین کەم لەم ساڵە مامۆستا سالار ئەوەی کە من وەرم بردووە تاکو و کاتژمێر نۆیەم بەیانیە لە فەرمانگەی کەشناسی چەمچەماڵ لەم ساڵە 709.5 واتە 709.5 ملیم باران باریوە، بەڵام فارتا ئەم کاتە 470.7 ملیم باران باریوە، واتە ئەگەر ڕێژەکە بەراورد بکەین بەراورد بە ساڵی پار 90.8 ملیم باران بارین لەم ساڵا زیاتر بووە و لە ماوەی 24 سەعاتی ڕابردووە تا کاتژمێر نۆی ئەم بەیانیە ئەوەی من قسەی لێ یەکەمەوەی کە من وەرم بردووە لە فەرمانگەی کەشناسی 22.3 ملیم بارانبارین باریوە. و ئەوەی من ئەمێ ئاماژە پێکەم مامۆستا سالار تاکو ئێستا سوپاس بۆ خوای گەورە لە سەنتەری قەزاکە ئەو بارانەی کە باریوە هیچ زیانێکی نەجیانی نەمادی بە دوای خۆی دانەهێناوە، تەنها لەسەر ئاستی ڕێگا خێراکانی دەرەوە ڕێگای چەند گوندێک لە سنووری ناحیەی قادرکەرەم دیارە ئاسەنجی هاتووکەی بۆ نزیکەی زیاتر لە 30 گوند دروست کردووە و لە سنووری ناحیەی سەنگا و پردی تقریباً پردی چەند گوندێک ڕووخاوە کە ئاسنەجی هاتووی بۆ 10 گوند بەڵێن زیاتر دروست کردووە. من ئەوەی ئەمەوێ ئاماژەی پێ بکەم مامۆستا سالار ئەوەیە کە چەند خێرخوازێک لێرە پرۆژەیەکیان ڕاگەیاندووە لە ئەگەری هەر حاڵەتێکی نەخوازرا و خوا نەخواستە. من بۆ زانیاری زیاتر بەڕێز کاکدارا مامڵێسی وەرەگرم ئایا بزانین ئەو پرۆژەیان چۆنیە و چۆنە. کاکدارا گیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵەوەی بارانە زۆر مادومان کردی. ئەگەر بکێ باسێکی پرۆژەکەمەوە بۆ بینەران بکەین. سەرەتا بەنای خوای گەورە ئینشەڵا کە هیچ نابێ. جارە سەرەتا زۆر سپاس هەموو ئەو قاوەن شۆفڵ و ئامێراناکەم کە میشۆ بەدەنگ بانگاوازەکانمانەوەات ژمارەکانیشمانداوە بە شارەوانی بۆی تەنسیقکەن لەگەڵ یەکتریا. ئێمە چەند پرۆژەیەش کەمان ڕاگەیاندووە ئینشەڵا کە هیچیش نابێ. یەکێک لەوانە داواکەین لە هەموو ئەوانەی کە لە بانی مەقانن کە ڤێلایان هەیە ڤێلاکانیان ئەم یەک دوو ڕۆژە ئەگەر پێویستی کرد لە خزمەتی خەڵکا بێ هەچەند سوپاسی زیاتر لە 15-20 کەسێکم ئەمڕۆ ئامادەی دەربڕێەوە بە ئومێدی ئەوم کەوا زیاتر ئەم خەڵکانە بێنە پێشەوە و حاڵەتیش کەشمان ڕاگەیان و ئەگەر حاڵەتی نەخوازراوە بێتە پێشەوە لە سەنتەری گەنجانی شۆڕژ نان دەکرێت بۆ خەڵکانەی کە پێویستیان بێ. لە چەمچەماڵش ڕێکخراوی ئایندەمان هەیە، ڕێکخراوی بۆ ژینگە پارێزیە و ڕێکخراوی بارانمان هەیە بۆ پرسی ئەنفال. ئێمە هەموو ئیمکانات دەگەقینە بەردەستیانەوە بۆی کە ئینشەڵا هیچ دەبێت. داوا لە هەموو خەڵکی شاری چەمچەماڵەکەم کە هەمیشە قارەمان و دڵسۆز و ڕازگۆ بوونە لەگەڵ هەموو خەڵکێکی میوانە ئێمڕۆ مەردانەوە و جاری جاران بێن بەدەمی ئەو خەڵکەوە. ئەم پرۆژەیە ئێوە تەنسیقان لەگەڵ پەیوەندیدارەکانە هەیە وەکو شارەوانی بڵین ئاگر کوژێنەوە بەرگری شار. ئێمە تەنسیقی تەوامان لەگە شارەوانی شۆڕش و چەمچەماڵە هەیە. تەمان ئەوان مەرجعەتی ئەم کارن و سوپاس هەموو خەڵکانە شەکەم کەوا ئامادەیان تیا بووە لەگەڵ ئەمانە تەنسیق بکەن. ژمارەکانی هەیە لای هەردوولایەن بۆی کەوا تەنسیق بکەن. دیارە ئێمە دەستگاکانی ئەمن و ئاسایش لێرە هەر لە حاڵەتی ئامادەباشیان بە هەموو لایەکمان ئینشەڵا هەوڵ ئەدەین کارەسات نەبێ. ئەگەر بێ کەمێکەینەوە بە گوێرەی کەوا من تێگەشتمە لە خەڵکی دڵسۆزی ئەم شارە بە ئومێدی ئەوم کە هەم هیچ نەبێ هەم خوا نەخواستە شتێکیش بێ هەوڵدەین بچکۆلەتریکەینەوە. تا پرسیار کاکدارا تا چەند خەڵک هاوکارتانە لەم پرۆژەیە و ڕێکخراوەکان وەلایەنە پەیوەندیدارەکان؟ کاکە خەڵکی ئەم شارە زۆر مردن زۆر پیاون. خەڵکی چەمچەماڵ من شانازی یەکەم کەوا خوای گەورە لێرە خەڵکی کردوم. خەڵکی ئەم ناوچەیە بۆ لێ قەومان بۆ خەڵکی فەقیر و هەژار بۆ هەر حاڵەتێکی ئەوها 100% هاوکارن. بڕاب کەمە داوامان لە ساک شۆفڵ کردووە بەکرەی بەرامبەر بێ کەچی هەمووی ئامادەی خۆی دەبرێ بەبێ بەرامبەر بێ خزمەتکە. خەڵکی ئەم شارە پێشبڕکێکە لە چاکە و پیاوەتیە کە ئینشەڵا ئومێدەمە خوای گەورە بە چاچی خەڵکی ئەم شارە هەوڵ بدا کە هیچ نەبێ ئینشەڵا لە هەتەوای کوردستان. سپاس بۆی بەڕێز. بەڵێ مامۆستا سالار ئەگەڕێمەوە لای جەنابت دیارە ماشەڵڵا لە ئێستایا بارانەکە زۆر بەخوڕە و پێشبینی ئەکرێ کە لەم شەواوە لە سبەینێ ئەلافا و دروست بێ و ئینشاءڵڵا ئومێد ئەکەین کە هیچ زیانێکی گیانی و مادی بە دوای خۆی دانەهێنێ. بەڵێ زۆر سپاس بە هیوای سەلامەتی گشت ناوچەکانی هەرێمی کوردستان خوای گەورە هەموو لایەک بپارێزێت لە ڕوودانی هەر ڕووداوێکی نەخوازراوە.